حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن قەناتێکی کردوێتەوە بۆ خوێندکارانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک و بەعام ناوچە دابڕێنراوەکان بەڵام بە تایبەتی شاری کەرکووک و دووس خورمات و هەر لەسەر ئەو بنەمایش بوو بڵێن ئەم نووسنگی کەرکووک دامەزرا چونکو ئیشەکانی شاری کەرکووک زۆرە خوێندکارەکانیشی ژمارەیەکی زۆرمان هەیە وەکو پارەکە ئەم ساڵ ئێمەش هەنگاوەکانی خۆمان گرتە بەر بۆ ئەوەی بە شێوازی فۆرم دابشکردن ئێمە ناتوانین لە ئۆنلاین یان زانکۆلاینی هەرێم بەشدار بین بۆیە شێوازی ئێمە فۆرمە دێنە خوێندکاران دوای ئەوەی فۆرمەکە چەند ڕێکارێکی تێدایە ئەچەند ڕێکارەکان جێبەجێکەن فۆرمەکە پڕەکەنەوە بەپێی ئارەزوی خۆیان دوای هێنانەوەی فۆرمەکە ئێمەلیان وەرەگرین و لیستی پێویستی پێەکەین و ئەبین بۆ وزارەتی خوێندنی باڵا پاسی خوێندنی باڵاکەین خوێندنی باڵای کەرکووک جیاوازی ناکە لە بینی خوێندنی هەرێم لە هەرێم و لە کەرکووکە ئەمڕۆکینە تەقدیمی هەرێم بکەین وەرگردن لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ مامۆستا شێرزاد و بۆ مامۆستاکان بەگشتی لە کەرکووک و لە هەرێمی کوردستانیش لەبەرەوەی جیاوازی ناکرێت لە بینی ئەمە لە کەرکووک و هەرێمیشە